سڵاو ڕێز هاوریان بە کورتی بابەتێکتە بۆت باز دەکەم ئەوەی دوێنێ شەو لە پەرلەمانی عێراق ڕۆیدا کە پارتی ساحب 1 ملیۆن دەنگ و خاوەنی فسفس پاڵەوان مەسعود بارزانی کوڕەکانی هێزی تایبەت و زێرەڤانی و سوپای بارزان و نازانم چی ئەم ناوە زۆرانە کە هەیانە پێیان نەکرا جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق بەدەست بێنن. ئەمە هەڵبەت فەزیحەیەکی زۆر گەورەیە. ئەمە پیشان دەدا کە مەسعود بارزانی لە ماڵەکەی شێرە و لە شوێنەکانی تر ڕێویە و هیچ نییە. دوێنێ دەرسێکیان بە مەسعود بارزانیدا کە تو کەسێکی بەس فشەفش دەکەی بەس دەرۆزنی و هیچت پێ ناکرێ. مەسعود بارزانی تەحەدات دەکەم خۆت لە بەغداد بکشێەوە، ئەو شتە ناکە درۆ دەکە سێکە پێی نەکرا جێگیری دووەم بێنێ. ئەی چۆن دەتوانی سەر و کومار بەدەستەوە بێنی؟ ئەی چۆن دەتوانی مادەی 140 جێبەجێ دەکەی؟ ئەی چۆن دەتوانی مافی خەڵک لە بەغدا بێنی؟ ئەگەر پێت نەکرا دەتوانی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان بەدەست بێنی؟ چی بەدەستێنی؟ کەسێکی درۆزن و خائین و خۆفروش و دز هیچی تر نییە. 1 ملیۆن دەنگ دەبڕۆ بەغدا. یعنی ئەوەی دوێنێ ڕوویدا بەڕاستی زۆر دڵم خۆش بوو کە بەو بچووکیان بینی پارتی و بارزانی. بەڕاستی ئێوە بچووک دەرچوون، خۆتان هەر بچووک بوون، خۆتان هیچ نەبوون، بەڵام دوێنێ حەقیقەتی ئێوە بۆ هەموو عێراق دەرچوو کە هیچ نین. ئەمە زۆر گرنگ بوو هەواڵان کە هەمومان بزانین ئەوەی پارتی دەکە هەمووی فشە باوەرتان هەبێ حەزبەکانی تری کوردستان توزێ خۆیان قایب بکەن بەرامبەر پارتی هیچ پێ ناکرێ. هیچ پێ ناکرێ، هەمووی هەڕەشەیە و هەمووشی درۆیە. درۆ دڵم خۆش بوو. دەی مەسعود بزانین چی دەکەی لە ڕۆژانی داهاتوو. ئەم هەموو هەڕەشەیە جارێک هەڕەشەکەی خۆت جێبەجێ بکە، هی دروزن یەک جار مەسعود جارێکەوە هەڕەشەت خۆت جێبەجێ بکە بژە بهوکەم بکە، بەس درۆ بکە، بەسە بوویتە نزیکەی 80 ساڵ و هەر درۆ دەکە. وەک ئەو برادەرەوەتی بە خۆی دروزنە باوکیشی دروزنە. ئەرە وەڵڵا دروزنی دەرەجەی یەکەمی خۆت و باوکت دروزنن، کوڕەکانیشت دروزنن، نەوەکانیشت دروزنن، هەر درۆ دەکەن، هەر خەریکی درۆرە. دەی خۆ حاویستان بێ.